یانەی هەولێر هەر لە پلەی یەکەمی خولی عێراق و ڕیال مەدریدیش فێڵ لە فەڕەنسیەکان دەکات. سڵاو! یانەی هەولێر دوای کۆتایی هاتنی گەڕی سێیەمی خولی ئەستێرەکانی عێراق توانی خۆڕاگر بێت و پارێزگاری لە پلەی یەکەمی ڕیزبەندی خولەکە بکات، بەڵام بە هاوبەشی لەگەڵ چوار یانەی دیکە ئەوانیش زەورە، شورتا، قووەجەویە و نەفتی میسان کە هەر یەکەیان حەوت خاڵیان هەیە. لە گەڕی سێیەمدا یانەی هەولێر لە یاریگەی خۆی بە گۆڵێک لەگەڵ زەورە یەکسان بوو. هەروەها یانەکانی دیکەی وەک دهۆک و زاخۆش بردنەوەیان تۆمار کرد، کاتێک دهۆک لە ناو نەجەف بە گۆڵێک بردیەوە و زاخۆش 5 گۆڵی لە کەربەلا تۆمار کرد. تاکە یانەی کوردستان کە ئەم هەفتەیە ئەنجامەکەی باش نەبوو، یانەی نەورۆز بوو کاتێک بە گۆڵێک بەرامبەر 2 گۆڵ بەیانەی کارەبا دۆڕا. ئێستا تەنیا نەورۆز بردنەوەی نییە و لە سێ یاریدا 2 یەکسان بوون و دۆڕانێکیشی هەیە. ئوسامە ڕەشید یاریزانی یانەی هەولێر و هەڵبژاردەی عێراق تووشی پێکان بووە و بەم هۆیەوە لە یانەی هەولێر و لە هەڵبژاردەی عێراقیش دادەبڕێت. ئوسامە لە یاری هەولێر و زەورە شەممەی ڕابردوو تووشی پێکان بوو، بەم هۆیەوە مانگێک و ڕەنگە زیاتریش لە یاریکردندا بڕێت. هەرەمە ژوا دەکات یاریزانەکە لە هەڵبژاردەی عێراقدا ببڕێت و ناتوانێت بەشداری هەردوو یاری بەرامبەر فەڵەستین و کۆریای باشوور بکات لە پاڵاوتنەکانی مۆندیالی 2026. سەرپەرشتیاری تۆپی پێی یانەی هەولێر نزار سڵێوە لە ماڵەوە سەردانی ئوسامە ڕەشیدی کرد و چەپکە گوڵی بۆ برد. هاوکات یاریزانەکە سوپاسی یاندەرانی هەولێر و ئیدارەی یانەکەی کرد کە بەردەوام لەگەڵیدا بوون و هیوای چاکبوونەوەیان بۆ خواستووە. ئوسامە کە کووردە و لە ئەوروپا نیشتەجێیە، ئەم وەرزە پەیوەندی بە یانەی هەولێرەوە کردووە و لە هێڵی ناوەڕاست دیاری دەکات. کێڵیان ئێمباپێ کێشەی لە نێوان ڕیال مەدرید و فەڕەنسیەکان دروست کردووە و میدیاکانی فەڕەنساش هێرشیان کردە سەر یانە ئیسپانیەکە. هەڵبژاردەی فەڕەنسا لەم ماوەیەدا 2 یاری نێودەوڵەتی هەیە و ئێمباپێش بانکێش نەکراوە، گوایە پێکانی هەیە، بەڵام میدیای فەڕەنسا دەڵێن دەستەکە کەشفە و ڕیال مەدرید لەو فێڵانە شارەزایە. ئێمباپێ هەفتەی پێشووتر بەهۆی پێکانەوە 1 یاری لە تیپەکەی دابڕا، کەوا ڕاگەیەندرا 3 هەفتەدا دەبڕێت، بەڵام لە ناکاو لە یاری بەرامبەر لیل لە چامپیۆنز لیگ دەرکەوتەوە. ئێستاش دیسان دەڵێن پێکانی هەیە. ڕۆژنامەی لەکیپی فەڕەنسی دەڵێت ڕیال مەدرید هاوکاری هەڵبژاردەی فەڕەنسا ناکات و نایەوێت ئێمباپێ پەیوەندی بە تیپی وڵاتەکەیەوە بکات. هەروەها پاتریس ئێڤرا یاریزانی پێشووی فەڕەنساش ڕایگەیاند ئێمباپێ بەو کارەی وێنەی خۆی لە بەردەم فەڕەنسیەکان ناشرین دەکات. ئەمە یەکەم جار نییە ڕیال مەدرید و یانەکانی دیکەش هەواڵی پێکانی یاریزانەکانیان ڕادەگەێنن، بەڵام مەبەستەکە ئەوەیە یاریزانەکان پەیوەندی بە تیپی وڵاتەکانیانەوە نەکەن بۆ ئەوەی تووشی پێکان نەبن و ماندوو نەبن. خەریکە خۆری محەممەد سەڵاح و ڤێرجل ڤان دایک لە یانەی لیڤەرپوڵ ئاوا دەبێت و ڕەنگە کۆتایی ئەم وەرزە تیپەکە جێبهێڵن. هەردوو یاریزان سەڵاح و ڤان دایک لەگەڵ ئەلێکساندەر ئارنۆڵد کۆتایی ئەم وەرزە گرێبەستەکانیان تەواو دەبێت. تا ئێستا یانەی لیڤەرپوڵ هیچ شتێکی لەبارەی نوێکردنەوەی گرێبەستەکانیان ڕانەگەیاندووە. میدیاکانی شاری لیڤەرپوڵ ئاشکرایان کرد یانە سوورپۆشەکە دەیەوێت گرێبەستی ئارنۆڵد بۆ ماوەیەکی زۆر درێژ بکاتەوە، بەڵام پلانی هەیە گرێبەستی ماوە کورد لەگەڵ سەڵاح و ڤان دایک واژۆ بکات، چونکە تەمەنیان گەیشتوەتە سەروی 30 ساڵ، بەڵام دیار نییە یاریزانەکان بەم بڕیارە ڕازی دەبن یاخود نا. ئەمەش لە کاتێکدایە یانەکانی سعودیە چاویان لە سەڵاح و ڤان دایک بڕیوە و چاوەڕێیان گرێبەستیان لەگەڵ لیڤەرپوڵ تەواو بێ و یەکسەر بیان گوازنەوە سعودیە. هەروەها یانەی پاریس سان جەرمان چاوی لە سەڵاحە دەمێکە تەماحی لێ کردووە، ئیتر لە مێرکاتۆی زستانە زۆر شت ڕوون دەبێتەوە و دەبێت جارێ چاوەڕێ بکەین. خواتان لەگەڵ.